مهرەبانی پرۆژەی خێری بە ئاشکرایە دەستە جەمعیە و خوای گەورە دەفەرمێتن ئەوەی خێری بە ئاشکرا دەکاتن ئیشێکی باش دەکاتن خواوە دەری خوا فەنیعمە لە سوڕەتی ئەلبەقەرە بڕۆ بخینەوە و خوای گەورەش دەفەرمێت الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية کە ئەوانەی خێری دەکەن بە شەو بە ڕۆژ بەنێنی بە ئاشکرا ئەجرهم لەسەر چێ ئەجریان لەسەر چێ عەلى اللهە و دوای هەر ئەو خوایش دەری لا خوف عليهم ولا هم يحزنون کەوا نەترسیان هەبیتن لە دنیاکە نە لە قیامەتیش ترسیان هەبیتن. خۆشەویستان خێرکردنی بە ئاشکرا گرانترە لە خێرکردنی بەنهێنی چکۆچی خێرت بە ئاشکرا کرد هەندێک کەسە پێدرێک لاوچی هەندێک کەسی پێدەێن ساختەچی هەندێک کەسی جوونیت پێدەدا هەندێک کەسێ دەرێن ئەو لە بۆڕایە قسەت پێ دەرێن لۆیەکە خی گەورە دەرێ خێری بە دزی بکە بەڵام چیان خێر بە دزی دەکرێت ئەو خێرانی شخصینە مەسێت ئەمە فەقیرێک دێتن لە فەچی لۆ دەکڕم ئەسڵ وایە بە دزی بیتن ئەسڵ وە بەڵام ئەگەر ئەم دوکانێکی گەزم دانا برم چیە برسیە بابێ لێرە گەزی بخواتن ئەوە دەبی بە ئاشکرا بکرێت چکۆبی برسیەکان بێن گەزەکەی لێ بخۆن ئەگەر ئەم ناشکرانەکەن برسیەکان نازانن ئەوە یەک دوو یەکێک دێنم تەماتەکەی دێنم یەکێک دێنم خیارەکەی دێنم یەکێک دێنم ئەمە نەفتەکەی دێنم لە بۆ غازەکە لە بۆ دێنم یەکێک دێنم کری دوکانەکەی دەدەم بە هەمووان خێرەکە ئاسانتر و سەهلتر دەبیتن و گومانش لا دەچی لەسەر ئەوەی کە ئەو پارەی لە چێ بۆ ئەو هەموو لە فەگەزێ دەداتە عالەمێ لۆیەکە وا باشترە خێری گشتی ئاشکرا بکرێت و مهرەبانیش خێرەی ئاشکرا هەمومان پێکەوە مهرەبانیمان دروست کرد هەمومان پێکەوە خزمەتی نەخۆشە فەقیرەکان دەکەین لۆیەکە خستخانەی مهرەبانی هی هەمووانە لە بۆ هەمووانە خزمەت خێر خۆشی ئامانزیتی و لە بۆ بزنسیش دروست نەکرایە و من ئێستاکە نزیکەی 25 ساڵە دکتۆرم دەتانم یعنی بە 25 ساڵ دکتۆری نەتانم حەقی سیارەک و خانێکمە بی لە وڵاتی بژیم یعنی چ فلەبەر ئەوەی کە ئەوەی هەیتم نەقەدرم لە کەس کردیە نەماری کەسم خواردیە ئەو بە حەق خۆشمان بەماندی بوونی خۆ زۆر مهمە لە ژیانتدا بەرز ببیەوە بەبێ ئەوەی پێلەیەکەچکە بنێ زۆر مهمە چکەندە کەسێ بەرز دەبنەوە بەڵام پێ لە خەڵکیتکە دەنێن خەڵکی دەکوژێن خەڵکی ئەزیەت دەدەن تەقریری دەنووسن هەتا بەرز ببنەوە بەڵام زۆر مهمە بەرز ببیەوە مەشهور ببی نانت هەبی ناوت هەبی بەبێ ئەوەی غەدر لە کەس کردبیتن ئەمنێکم لەوانەیە کە غەدرم لە کەس نەکردیە و هەرێک دەزانی حەقی هەیە لەک نە من بابێ لەسەر ئەو چاوامی دادەنێم و حەقەکەی دەدەمەوە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی